بەنای خوای گەورە میهرەبان سڵاتان لێبێ قوتابیانی خۆشەویست لە بابەتی ئەو جارە دێنە سەر تەواوکاری سنووردراوە. تەواوکاری سنووردراوە چییە؟ واتە هێمای تەواوکاری ژمارەك بەرز کتابیتە بە لە بۆ ژمارەك مەسەلەن لە بۆ ئەی لە بۆ بی واتە ئەگەر تەواوکاریەکە مەسەلەن ئەی لە بۆ بی ئێفی ئێکس بی دی ئێکس باشە هەردەم ئەی بچووکترە لە بی باشە هەردەم دەبی ئەی بچووکتر بی لە بی چی لێ دێ ئف ئێکس دەبتە ئێفی کەپیتاڵ ئێکس و هەروە سنوورەکەی دادەنێەوە سنووری تەواوکاریەکەی ئەی ئەوە بی یەکەم جار بیەکەی دادەنێەوە باشە ئێفی بی کەم ئێفی ئەی یان هەر ئف ئێکسەکەت هەبوو تەواوکاریەکەی وەردەگری لە پاشان ژمارەکەی سەرەوەی تەواوکاریەکەی دادەنێەوە ناقص ژمارەکەی خوارەوەی تەواوکاریەکەی دادەنێەوە باشە ژمارەی سەرەوە کە ژمارە گەورەکەیە ناقص ژمارە بچووکەکەی دادەنێ بەو شێوەی کۆمەڵێک پرسیارمان هەیە قوتابیان باشی کاریکەین پرسیاری یەکەم تەواوکاری یەک لە بۆ دوو دی ئێکس تەواوکاری یەک لە بۆ دوو ئێکس دی ئێکس تەواوکارێکی کو وەردەگیری تەمەشای بابە یەکەم جار یەک لە بۆ توانەکەی زیادکە دەبتە چ دەبتە دوو ئێکس توان دوو بۆ دابەشی توانە نوێیەکەی کە دوو چەند دەمینێتەوە ئێکس توان دوو لە تەواوکاری سنوورتر پێویست ناکە کسیەکەی ناوێ یەک ئێستا سنوورەکەی دانێەوە جارەگێکی دادنێەوە جارێک دوو تەمەشایکە جاری یەکەم ئەو دوای لە شوێنی ئێکسەکەی دانێ بابە دەبتە دوو توان دوو کەم جارێکی یەکەکەی دابنێ دەبتە یەک توان دوو توان دوو دەبتە چار کەم یەک توان دووش دەبتە یەک چار کەم یەک دەبتە سێ باشە ئەوە تەواوکاری سنووردەری ئەو پرسیارەیە پرسیاری دووەم تەواوکاری سفر لە بۆ سێ ئێکس توان دوو سێ ئێکس توان دوو دی ئێکس باشە بابە تەواوکاری سفر لە بۆ سێ ئێکس توان دوو دی ئێکس نمونەی ئاسانن بابزانی کو تەواوکاریەکەی وەردەگیرێ یەک لەو توانەکەی زیادکە دەبتە چ دەبتە سێ ئێکس توان سێ و دابەشی توانە نوێیەکەی یان یەکە لۆ زیاتر بۆ چەند دابەش ئەوەندە دەکەی لە ڤیدیۆ ڕابردوو باسمان کردیە سێ و سێیەکە پێکەوە دەڕوا چەند دەمینێتەوە ئێکس توان سێ ئێکس توانی سێ ئێستا دێم سنووری تەواوکاریەکەی دادەنێم سفر لە بۆ سێ جاری یەکەم سێیەکەی دانێەوە سێ توان سێ ناقص جارەشی سفری دانێەوە توانی سێ توان سێ دەکاتە 27 ناقص سفر توان سێش دەبتە سفر 27 کەم سفر هەر دەکاتە 27 ئەوە وەڵامی نهائیە با بین نمونە چ کەشی کارکەین نمونەشی ڕادەدارمان هەیە یەک لە بۆ دوو تەواوکاری یەک لە بۆ دوو سێ ئێکس توان دوو کۆ پێنج ئێکس کەم چار پێنج ئێکس کەم چار دی ئێکس باش تەڵەبەینە ئێستا دێن تەواوکاریەکەی وەردەگرین تەمەشای بابەجیان هیچ خۆ تێک نادەی
یەک لە ئەو توانای زیاد کە ئەو سێی بنووسەوە 3x توان 3 دابەش 3 کۆ یەکی لۆ زیادکە لە توانی ئەکسەکە یەکە بەخۆی دەبتە 2 و دابەشی توانە نوێیەکەی کەم 4 ئەکسەکی بدەی چکە تەواوکاری ژمارە ئەکسەشی لە پێش دادەنێ. ئێستا بابزانی سنووری تەواوکاریەکەی دادەنینەوە 1 ئەوە 2 3 لەگە 3 دەڕوا x توان 3 دەمینێتەوە کۆ ئەوەش هەر دەبتە 5 لەسەر 2 x توان 2 کەم 4 x سنوورەکەمان دیاریکەین 1 لە بۆ 2. ئێستا جێن جارێک دوی دادەنین جارێک یەکی دادەنین با دووەکەی دانین دەبتە 2 توان 3 ئەو پارچەیە بەجودا کۆ 5 لەسەر 2 2 توان 2 کەم 4 کەوانە 2 باشە ئەوە وەکو لێرە ئەو بەو شێوەی ناقەس جارێکی ژێکی دانێمەوە دەبتە 1 توان 3 کۆ 5 لەسەر 2 1 توان 2 کەم 4 کەوانە 1 کەوانەی قەپاتکە توانی ئەوە 1 توان 2 کەم 5 لەسەر 2 1 توان 2 و توان 3 کەم 4 کەوانەی ئەوە سنوورەکانم داناوە. قوتابیانی دەتوانن هەر بە حاسیبەی باشە بە حاسیبەی دەتوانن یەکلاییکەنەوە ئەوەی وەکو خۆی بە حاسیبە بنووسۆ ئێرەش بە حاسیبە بنووسۆ هیچ کێشە لە دروست ناکە. باشە بابا دەشتوانی 2 توان 3 دەبتە 8 کۆ 2 جاران 2 4 4 جاران 5 20 20 دابەش 2 دەبتە 10 کەم 2 جاران 4 دەبتە 8 باشە ئەو موجب 8 و سالب 8 پێکەوە بڕوە ئەو پارچەمان چەند ماوە 10 کەم باشە چکە نێوان سنوورەکەی کەمە ئەو کەمەی نەقڵکە ئێرە ئەوە کەم بینووسەوە 1 توان 2 هەر 1 توان 2 هەر 1 کۆ 5 لەسەر 2 1 جاران 4 هەر 4 1 کۆ 5 لەسەر 2 کە کەم 4 دەبتە سالب 1 لەسەر 2 باشە سالب 1 لەسەر 2 سالب جاران سالب موجب 10 کۆ 1 لەسەر 2 دەکاتە 10.5 و دەشتوانی بیکەی کرد 21 لەسەر 2 ئەوە دەبتە وەڵامی تەواو. ئەوە سێ نمونە بابین نمونە چکە وەرگرین نمونەی چارەم تەواوکاری 1 لە بۆ 2 تەواوکاری 1 لە بۆ 2 سالب 2 لەسەر x سالب 2 لەسەر x dx. لە تەواوکاری بێسنووری باسمان کرد گوتمان ژمارە لەسەر x ئەگەر ئەکسەکە توان 1 بوو هێڵی بوو پێویست ناکە بیبێ سەرێ توانەکەی بگۆڕی بیبێ سەرێ نیشانەی توانی ئەکسەکەی بگۆڕی چکە ئەمە سالب 2 ئەگەر ئەکسەکە توان 1 بوو دەبتە لن بابەجیان کەواتە دەبتە چەند دەبتە لن داتاشراوی x دەبتە 1 لەسەرێ هەیە بە سالب 2ەکەی بنووسەوە ئەوە دەبتە لنی بەهاڕووتی x باشە لنی بەهاڕووتی x. ئێستا بابین سنوورەکە بەس مادام سنووری هەیە پێویست ناکە نرخی ڕوتەکەش بنووسی سالب 2 لنی x ئەوە بەو شێوەیە باشە سالب 2 لنی x. ئێستا دێن سنوورەکەی دادەنینەوە بابە یەک هەتا 2 جارێک 2 دادەنێەوە جارێک یەکی دادەنێەوە دەبتە چێ دەبتە سالب 2 لنی 2 ئەومان تەواو کەم سالب 2 لنی 1 بەو شێوەیە قوتابیان بابەجیان لنی 1 دەبتە 0 ئەنجامی ئێرە سفرە سفری جاران سالب 2 کەین هە سفر دەکە ئەوە دەڕوا سالب 2 چەند دەمینێتەوە ئەو وەڵامە دەمینێتەوە سالب 2 لنی 2 ئەوە دەبتە وەڵامی ڕاست سالب 2 لنی 2 دەبتە وەڵامی ڕاست نمونەی زۆر جوانە و دەشتوانی چ بکە لە باتی ئەوەی تۆزێک ئەوهای لێ بکە بیکاتە
1 لە بۆ 2 سالب 2 x توان سالب 1 dx. ئەوە هیچ فەرقینە لەگرەوەی تەنها لێرە چاکردنەکی لۆ دەکەی چکە ئێستا کۆیەکیکەی دەبتە سفر هەر ژمارە توانی سفر بی دەبتە 1 ناکرێ لۆی دەبێت چارەسەریکەین ئەوە چی لێ دەبتە 1 لە بۆ 2 سالب 2 ئەو x توان سالب 1 نابی بی بەژێر کرد بیکە موجب هەمان بووە هەمان پرسیار باشە لەوانەیە بەو شێوەی لەوانەیە بەو شێوەی بێتەوە دەتوانن قوتابیان ڕسمەکی بگرن باشە لە بۆ پێداچوونەوەی خۆت با بینە سەر نمونەی زیاتر باشە نمونەکمان هەیە لەسەر ئی نمونەی شەشەمە تەواوکاری یەک سالب 1 لە بۆ سالب 1 لە بۆ 1 باشە 2x کۆ 2x کۆ ئی سالب x dx تەماشای بابە یەک لۆ توانەکەی زیادکە باشە دەبتە چێ 2x توان 2 دابەش 2 کۆ باشە تەواوکاری ئی کو وەردەگیرێ لە ئی ڕاوەکو خۆی ئەوە دابەشی داتاشراوی توانەکەی ئەوە سالبە دابەشی سالب یەکی بکەم هەر دەبتەوە سالب کەواتە ئەو موجەبە دەبتە سالب باشە ئەوە تەواوکاریەکەیتی ئێستا بابزانین چی لێدە یان ئەوە چ خۆی بنووسینەوە کاکە ئەوە موجەب ئەوە دابەشی سالب 1 باشە 2 لەگە 2 دەڕوا x توان 2 دەمینێتەوە ئەو موجەبە دابەش ئەو سالبە دەبتە سالب ئی توان سالب x ئەوە تەواوکاریەکەیتی بابە ئی توان سالب x ئێستا بابین سنوورەکەی دابنینەوە ئەوە دابەشی سالبی سنوورەکەمان چییە؟ سالب 1 لە بۆ 1 بەو شێوەیە یعنی دێت چ دەکەی قوتابیان جارێک یەکەکەی دابنێەوە جارێک سالب یەکەکەی دانێەوە ئەو دەتوانی بە حاسیبەش لێ بدەیت تەمەشاکە ئەوە بایەکی دانێمەوە 1 توان 2 کەم ئی ئەوە سالب 1 ئەوە 1 ئەوە ئیشی یەکەکەم تەواو کرد کەم ئەو جارە سالب یەکی دادەنێت سالب 1 توان 2 کەم ئی ئەو سالبەی بنووسەوە ئەوە سالب 1 بەو شێوەیە دەتوانانی هەر لێرە بە حاسیبەی لێ بدەیت هەردوو ئەنجام بە حاسیبەی دەربینی دوای کەمیان کەیەوە هیچ کێشە نابی باشە 1 توان 2 هەر 1 باشە کەم ئەوەش سالب 1 جاران 1 دەبتە سالب 1 کەواتە ئەنجامی ئێرە بووە ئی توان سالب 1 ئی توان سالب 1 ئەو ئەنجامی ئێرەم دەرهینە کەم ئەدی ئێرانە سالب 1 توان 2 دەبتە 1 کەم سالب جاران سالب موجب باشە دەبتە ئی توان 1 یەکەکەش پێویست ناکە بنووسێ بەس ئەوە ئێستا دێن ئەو سالبەی لە ژۆرە دەدەین باشە دەبتە 1 کەم ئی توان سالب 1 کەم 1 کۆ ئی توان 1 بنووسی نەنووسی کێشە نییە ئێستا قوتابیان ئەگەر تەمەشاکەین ئەو سالب 1 و موجب 1 پێکەوە دەڕۆن کەواتە چمان ماوە سالب ئی توان سالب 1 کۆ ئی سالب ئی توان سالب 1 کۆ ئی یعنی ئەوە وەڵامی نیهائیە ئەوە وەڵامی کۆتاییە تەماشای بابەجان دەتوانی ئەو بینەوبەردەی نەکەی ئەوەی بە حاسیبەی لێ بدەی ڕقەمێک دەردەچی کەم ئەوەش بە حاسیبەی لێ ڕقەمێک دەردەچی دوای کەمیان کەیەوە ژمارەك دەردەچی لە پاشان ئەوەش بە حاسیبەی لێ بدە بزانە هەمان ژمارەیە هیچ کێشە لۆ دروست ناکە ئەوە یەک لە نمونەکانی ئی قوتابیان پرسیارێکمان هەیە بە مەسەلەن ئەگەر هاتوو تەواوکاریەکمان هەبوو
تەواوکاری ئەی لە بۆ ئەی f(x) dx باشە ئەوە بەبێ شیکارکردن و بەبێ هیچ شتێک مادام سنوورەکان وەکو یەکە وەڵامەکەی دەکاتە چەند وەڵامەکەی دەکاتە سفر ئاگادار بە باشە ئەگەر هاتوو مەسەلەن تەواوکاری مەسەلەن ئەی لە بۆ سالب ئەی لە بۆ ئەی بوو بەڵام ئێرە نەخشەی جوود بوو باشە dx نەخشەی جوود بوو عەفو ببورن تاکبی ئەگەر هاتوو تاگی باشە دیسان ئەگەر ئێرانە موجەبی ئەگە موجەبی هەردەک ئەگە وەکو یەکوی دەکاتە سفر بەڵام ئەگەر سالبیش بی یەک لە سنوورەکان سالبی ئێرە ئەوەش هەر دەکاتە سفر باشە بابە ئەوەش هەر دەکاتە سفر یەک لە سیفەتەکانی تەواوکاری سنووردەر تەمەشای کرد تەواوکاری ئەی لە بۆ بی ئەی لە بۆ بی تەواوکاری ئەی لە بۆ بی f(x) باشە dx ئەگەر یەکسان بی بە مەسەلەن ئەی کەپیتاڵ لە هەمان کاتدا تەواوکاری بی لە بۆ ئەی باشە f(x) dx دەکاتە هەمان ئەی بەڵام بە پێچەوانەی نیشانە بە پێچەوانەی نیشانە باشە بابە یعنی لەوەوە مەسەلەن ئەی لە بۆ بی f(x) dx یەکسانە بە سالب تەواوکاری بی لە بۆ ئەی f(x) dx باشە یعنی تەنها نیشانەکەی پێچەوانە دەکەیەوە باشە بابە با بینە سەر سیفەتەکانی کۆمەڵێک سیفەتی تەواوکاری سنووردەرمان هەیە لە شەڵە لە زۆربەی دێنە سەر دۆزینەوەی ڕووبەری ناوچەیەک لاپەڕە 144 ئەوە 144 لاپەڕەکە دۆزینەوەی ڕووبەری ناوچەیەک دۆزینەوەی ڕووبەری ناوچەیەک ئەوە لاپەڕە 144 قوتابیان لە کتابەکەی وێنەی دایتە من وێنەی x(3)ە بەو شێوەیە وێنەکەی ئەو هایە ناوچەکە ئێرە 2 ئێرە 4 ئەوە ڕووبەری ناوچەیەکە یان دەتوانین یەک دقە بە pdf-ەکەی بینین ئەگەر f(x) یەکسان بە x(3) ئەوە وێنەی x(3) ئەوە ڕووبەری ئەو ناوچەیە بدۆزەوە کە سنوور دراوە بە چەماوەی f بۆ تەوەری x هەردوو ڕاستەهێڵی x یەکسانە بە 2 x یەکسانە بە 4 چ وێنەکەی دایێ چ لێرانە بەخۆی ئێکسەکانی دایە ماوەکانە ئەو مانای تەواوکاری لۆ بدۆزەوە لە بۆ 2 لە بۆ 4 f(x) dx چکە بادەم باسی ڕووبەری ناوچەیەک دەکا باشە یان ئەگە بە وێنەکەش داییە ئەگە ئێرەش نەداتێ برێ ڕووبەری ئەو ناوچە سنووردراوە بدۆزەوە مەسەلەن مەبەستی ئێرانەیە ڕووبەرەکەم لۆ بدۆزەوە باشە نەخشەکەش دەداتە f(x)ەکە ڕاز دەرێ f(x) مەسەلەن x(3)ە باشە تەواوکاری 2 لە بۆ 4 f(x) x(3) dx باشە زۆر ئاسانە ئاگاتان لێبی
تەمەشاکە یەک لە توانەکەی زیاد کە دەبێتە x توانی 4 دابەشی x توان 4 دابەش 4 باشە چ دەکەی سنوورەکەی دادەنێەوە 2 لە بۆ 4 2 لە بۆ 4 جارێک 4 دانێەوە جارێک 2 دانێ باشە دەبتە 4 توان 4 دابەشی 4 کەم ئەوە پارچەکیان کەم 2 توان 4 دابەشی 4 ئەوەش پارچە چیکە باشە 4 توان 4 کە بە حاسیبەی دابەش 4 کە دەبتە 6 کەم و هەروەها 2 توان 4 کە دابەش 4 کە دەبتە 4 6 کەم 4 عفو ئەوە دەبتە 6 و 4 ئەوە دابەش 4 4 توان 4 دابەش 4 دەبتە 6 و 4 کەم ئەوەش دەبتە 4 6 4 کەم 4 وەڵامی نهایی دەبتە 6 باشە 4 توان 4 دابەش 4 کە هەر بە حاسیبەی دەبتە 6 و 4 2 توان 4 دابەش 4 کە دەبتە 4 6 و 4 کەم 4 دەبتە 6 باشە بابا ئێستا بابین نەخشە چکەمانێ ئەویش پێی دەگوترێ f(x) ساینی x باشە دێنە سەر پرسیارە چکە خاڵی چاودێری یەکە لە کتابەکەی ئاگادار بن ئێستا بابزانین چ دەکەین خاڵی چاودێری نمونە یەک ڕووبەری ناوچەی سنووردراوە باشە ڕووبەری ناوچەی سنووردکەواتە بزانی ئەوە تەواوکاریە باشە بابا ئەوە شیکار تەواوکاری ئەگەر چ بەخۆی ئێکسەکانی دایە ماوەکەی دایە سفر لە بۆ پای یان ئەگەر وێنەکەی دایە دیارە ئەو ناوچەیە کە ڕەنگ کرایە بابەجان لە سفر دەست پێ دەکە هەتا پای ئێرە پایە باشە سفرە تا پای ساینی x ئەوە dx کە نەخشەکەمان ساینی xە کورە هەر زۆر ئاسانە تەمەشای کە بابا وەرە ئەولایە تەواوکاری ساین دەبتە سالب کۆساینی x ئێستا دێی سنوورەکەی دادەنێەوە سفر ئەوە پای باشە جارێک لە شوێنی ئێکسەکەی پای دانێ جارێکی سفری دانێ سالب کۆساینی پای ناقص سالب کۆساینی سفر کۆساین ئەو سالبەی بنووسەوە کۆساینی پای کۆساینی 180 دەبتە سالب 1 ناقص ئەوە کۆساینی سفریش دەبتە 1 باشە سالبشی لە پێشە ئەوە سالب 1 باشە ئەلێرانە سالب جاران سالب دەکاتە موجب ئەوە یەک ماوە سالب جاران سالب ئەوەش دەبتە موجب ئەوەش یەک ماوە کەواتە دەبتە چەند دەبتە 2 شیکاری ئەو پرسیارێ ڕووبەری ناوچەی سنووردراو بۆ نەخشەی ئەو دەرەتەوەرەی x و هەردوو ڕاستەیە x یەکسانە بە سفر و x یەکسانە بە پای دەکاتە چەند دەکاتە 2 باشە بابا ئێستا بابینە سەر نمونونەکەی خواردە شیکار بکەین تەمەشای بابەجیان ئەگەر f(x) یەکسامی بە x توانسێ ئەوە ڕووبەری ناوچەی دیاریکرا بە چەماوەی f هەردوو تەوەرەی x هەردوو ڕاستەیەڵی x یەکسانە بە سفر و x یەکسانە بە 2 مادام ڕووبەری ناوچەی سنووردراوە واتە تەواوکاریە وەڵام ماوەکەشی دایتەمە سفر لە بۆ 2 x توانسێ dx باشە x توانسێ dx دەبتە چەند دەبتە x توانی 4 دابەشی 4 باشە ئەو جدەی سنوورەکەی دادەنێەوە سفر ببورن سفر ئێرەش 2 جارێک 2 دانێەوە دەبتە 2 توانی 4 دابەشی 4 کەم سفر توانی 4 دابەشی 4 ئەوە هەردوو ماوەکەم داناوە 2 توان 4 واتە 2 جاران 2 جاران 2 جاران 2 2 جاران 2 4 2 جاران 4 8 2 جاران 8 16 باشە بابا 16 ئەنجامی وەی دەکاتە چەند ئەولایە ئەوە دەکاتە سفر باشە ئەوە سفرە ئەوەشیان 16ەیە 16 دابەش 4 وەڵامەکەی دەبتە 4 ئەوە وەڵامی نهائیە باشە
دوو توان چار دەبتە 16 ئەوەشیان 16 بەش چاری دەبتە چار کەواتە ئەوە شیکاری ئەو پرسیارەیە باشە بابێن پرسیارەشکە شیکارکەین نمونەی دوو تەماشای بابەجان دەرێت لە دوو پرسیاری یەک و دوو ڕووبەری ناوچەیەک دیاریکراوە بە ڕوونکردنەوەی نەخشەی FX نەخشەی FXەکەیدا ئەوەتانە ئەوە FXەکەیە باشە تەوەری X و هۆد ڕاستەهێڵی X یەکسانە بە A و X یەکسانە بە B واتە ڕووبەری سنووردەر A لە بۆ B A لە بۆ B نەخشەکەشمان چییە؟ 1 و 2 ڕەجی X dX واتە تەواوکاری سنووردەر بدۆزەوە لە 0 لە بۆ 4 لە بۆ ئەو نەخشەیە باشە بابە ئەو مانایە هەیە ئێستا بابین تەواوکاری لە 0 لە بۆ 4 1 و 2 ڕەجی X dX با تەواوکاری وەگرین یەکی لۆ زیادکە Xەکی بدێ دەبتە X تە 1X کۆ باشە ئەوەیان قوتابیان بەخۆی X توانی 1 لەسەر 2 باشە ئەگەر تەواوکاری وەگرین لەوانەیە پێشتر باسمان کرد دەبتە 3 لەسەر 2 هەڵگەڕاوەکەی بینە پێشەوە جارێ ئەو دوێ بنووسەوە هەڵگەڕاوەکەی بینە پێشەوە ئەوە دەبتە 2 لەسەر 3 2 لەسەر 3 یعنی جارانی 2 لەسەر 3 X توان 3 لەسەر 2 باشە سنوورەکەمان لە 0ەوە لە بۆ 4 ئێستا بابزانین چی بەسەردی ئەلێرە تەواوی دەکەین بەو شێوەیە بینوسنەوە چکۆ ئەرچی قوتابی بۆ ڕۆژانە لە مەکتەب دەبی و خۆتان ئەلی بکەن باشە بابە 2 جاران 2 4 کەواتە ئەوە X 2 جاران 2 4 کۆ 4 لەسەر 3 باشە 4 لەسەر 3 دەتوانین ئەوەی بکەینەوە ڕەک ڕەجی X توان 3 ئەوە تەواو کێشەی نما ئەو دەین سنوورەکەی دادەنینەوە 0 هەتا 4 ئەگەر بێت و چارەکەی دابنینەوە قوتابیان تەمەشایکە 4 کۆ 4 لەسەر 3 ڕەجی کەوانە 4 توانی 3 ئەوەکمانداناوە ئەو جەکەم ئەو جارە سفرەکەی دانێەوە 0 کۆ 4 لەسەر 3 ڕەجی 0 توان 3 تەمەشایکە بابەجان پێویست ناکە ئەوەی دابنیەوە باشە ئەوەشیان بە حاسیبەی لێ بدا بنووسە 4 کۆ 4 لەسەر 3 ڕەجی کەوانە 4 کەوانەی قەپات کە توان 3 یەکسانەی داگرە و ئەنجامەکەت دەداتی باشە بابە بابێنە سەر نمونەی بزانین چیمان هەیە دێنە سەر هەژمارکردنی هەژمارکردنی تەواوکاری سنووردەر کۆمەڵێک نمونەیەکەمان هەیە قوتابیان نمونەمان زۆر باس کرد ئەوەشمان هەر دووبارەیە بابێنە خاڵی چاودێری 2 خاڵی چاودێری 2 باشە ئێستا دێین تەواوکارەکەی وەرگرە دەبتە X توان 3 دەبتە چ یەک دەقە دەبتە X توانی 3 دابەش 3 کەم 2X باشە ئەو دە سنوورەکەی دادەنێەوە سالب 2 لە بۆ 4 باشە جارێک چاری دادەنێ بە حاسیبەی دەبتە 4 توان 3 دابەشی 3 کەم 2 کەوانە 4 کەوانەی قەپاتکە ئەوە بڕگەی یەکەم
بەرگەی یەکەم ئەوجا بەرگەی دووەم کەم سالب 2 توانی 3 دابەشی 3 کەم 2 کەوانە سالب 2 بەو شێوەیە باشە بەو شێوەیە دایدەنێوە ئەنجامی ئێرە بە حەسیبەی لێدە 4 توان 3 دابەش 3 کەم 2 جاران 4 باشە یەکسانت بە 24 ئەنجامی ئێرە دەکاتە 24 کەم سالب 2 توان 2 باشە دەکاتە 20 دەکات ئەفو 12 ئێرە ئەنجامی ئێرە 12ەیە باشە ئەنجامی ئێرەمان ڕاوستێ بە جوانی ئەوەی کەینەوە ئەوەتە لێرە هەیە شیکارەکەم لادا باشە جارێک چاری دادەن لێدانە 4 توان 3 دابەش 3 24 دەردەچی باشە 24 جارە 6 سالب 2 دادەنێەوە باشە 12 دەردەچی 24 کەم 12 دەبتە 12 ئەوە وەڵامی نیهاییە باشە تاوەکاری وەردەگری سنوورەکان دادەنێوە باشە دێنە سەر بابەتە چکە تەواوکاری لە بۆ بەهای ڕوت باشە بابە ئێستا بە یەک دەقا تەمەشای قوتابیان دێنە سەر بابەتە چکە بابەتێکی گرینگە لە ئەو ساڵ ئەویش تەواوکاری لە بۆ نرخی ڕوت تەواوکاری لە بۆ نرخی ڕوت ئێستا ئەگەر FX-ەکمان هەبی قوتابیان FX-ەکمان هەبی تەواوکاری لە بۆ نرخی ڕوت تەمەشایکە بە چەند ڕێگا دەتوانین تەواوکاری لە بۆ نرخی ڕوت بدۆزینەوە لە یەک نمونەیە هەر سێ ڕێگایەکەی باز دەکەم بە چەند ڕێگا دەتوانین هەر سێ ڕێگایەکەی باز دەکەین باشە بابە مەسەلەن سالب 1 لە بۆ ئەوە ڕێگای یەکەم تەواوکاری سالب 1 لە بۆ 1 بەهای ڕوتی x dx ئەوە ڕێگای یەکەم هەمان نمونە ئەوە بە ڕێگای دووەم تەواوکاری سالب 1 لە بۆ 1 بەهای ڕوتی x dx و هەروەها ڕێگای سێیەم تەواوکاری سالب 1 لە بۆ 1 بەهای ڕوتی x dx باشە لە هەموو پرسیارەکان دەتوانانی هەر هەمان ڕێگای بەکاربیانی باشە هەر بە سێ ڕێگایان شیکاری دەکەین کامە ڕێگات پێ ئاسان و دەتوانی ئەتوو بەو شێوەیە شیکار بکەیت ڕێگای یەکەم قوتابیان وێنەی ڕوونکردنەوەیە باشە تەمەشایکە ئەگەر وێنەی ڕوونکردنەوەی بەهای ڕوت لە قۆناغەکانی پێشتر خوێندیتمان لە وانەکانی پێشتر لە بەشی یەکەم هەیە باشە ئەوە وێنەی ڕوونکردنەوەکەیت بەهای ڕوتی x ئەگەر تەمەشاکەین ماوەکە لە نێوان چەند لۆ چەندیە سالب 1 لە بۆ 1 یعنی ئەگەر سالب یەکی دانێمەوە یەکم دەداتێ و ئەگەر یەکیش دانێمەوە هەر یەکم دەداتێ وایە کەواتە ئێرانە یەکە ئەگەر تەمەشای ئەو وێنەیەکی قوتابیان تەمەشا دەکەی دوو سێ گۆشەمان لۆ دەرچووە ئەوە سێ گۆشەک ئەوەش سێ گۆشەشکە باشە وەکو یەکن هیچ فەرقیان نییە دوو سێ گۆشەکە وەکو یەک
ئەگەر ڕوبەری سێگۆشەشیان بدۆزینەوە جاران دووکەین ئەو بەرش دەدەسی باشە. ڕوبەری سێگۆشە چیە یاساکەی؟ ڕوبەری سێگۆشە ڕوبەر یەکسانە بە 1/2 بنکە جاران بەرزی. 1/2 بنکەکەی چەندە؟ 0 هەتا 1 جاران بەرزیەکەی چەندە؟ ئەویش 1 باشە. یەک جاران یەک هەر یەک ئەوە دەکاتە 1/2 باشە. یعنی ڕوبەری ئەو پارچەی دەکاتە چەند؟ 1/2. ئەدی ئەولایەش 1/2 وەکو خۆیتی 1/2 کۆ 1/2 باشە دەکاتە چەند؟ 1. ئەوە وەڵامی نیهائیە باشە. دووبارەکەینەوە تەمەشای کە بابە 1/2 بنکەکەمان چەندە؟ 0 هەتا 1 بەرزیەکەمان چەندە؟ بەرزیەکەشمان 1 باشە. یەک جاران یەکە یەک جاران 1/2 هەر دەبتە 1/2. ئەوە ڕوبەری تەنها ئەو پارچەیە، ئەو پارچەیە 1/2 ئێرەش 1/2 دەتوانی کۆ 1/2 کەی هەردوو پارچەکان چکە ماوەکە ڕوبەرەکەمان لە سالب 1/1 و دەشتوانی ئەو 1/2 جارانی دوو بکەیت. مەسەلەن 1/2 جارانی دوو باشە. یەک جاران دوو هەردوو دابەش دەبتە 1/2 کۆ 1/2 ئەوەش دەبتە 1. ئەوە ڕێگای یەکەم. ئەگە بتێ ڕوبەری ناوچەک بەو شێوی بدۆزیەوە باشە. ڕێگای دووەم لە پۆلی 11 خینیتمان قوتابیان بە هاروت کودێکەوە دەبتە نەخشەی پەلدار باشە بابا. یەکەم جار ناو بە هاروت یەکسانکە بە 0 ئێکس یەکسانە بە 0 باشە. ئێکس یەکسانە بە 0 ئەو دەبتە ئێفی ئێکس بەو شێوەیە ماشەڵڵا ڕزاگران دەردەچی. ئەوە ئێفی ئێکس جارێک ئەو بە هاروتەی بە موجە دەکەیەوە دەرێ ئێکس گەورەتر یەکسانە بە 0 ئێرە ئێکس بچووکتر لە 0 جارەکی بە هاروتەکەی بە سالب دەکەی باشە. ئەوە کردمە نەخشەی پەلدار. نەخشەی پەلدار. ئێستا ئەگەر هێڵی ژمارەکانی لە بۆ بچێشین ئەمە چەند بەهای ئێکسمان هەیە قوتابیان؟ سنوورەکەمان سالب 1 لە بۆ یەکە مانای وەیەگە ئێرە سالب 1 ئێرە 1 ئێرەمان چەندە؟ بەهای ئێکسەکەیە کە لە ناو بە هاروت یەکسان دەبی بە 0 بە هاروت بە چەند یەکسان دەبی بە 0 بە 0 باشە. لە 0 هەتا 1 کامە پەلی قبول دەکا؟ ئەو پەلە چکە دەری ئێکس گەورەتر لە 0 یعنی ئەو پارچەی ئێرانە ئێکسەکەیە. لە سالب 1 لە بۆ 0 یعنی ئێکس بچووکتر لە 0 یعنی ئەو لایە سالب ئێکسە باشە. بەو شێوەیە جوان تەمەشایکە. لە 0 بچووکتر پەلەکە دەرێت ئێکس بچووکتر لە 0 یعنی ئەو پارچەی ئەو لایە ئەو ئێرەیە سالب ئێکسە. ئێکس گەورەتر لە 0 یعنی ئەو پارچەی ئەو لایە ئێرانەیە. کەواتە ئێستا ئەمە تەواوکاری سالب 1 لە بۆ 0 ئێرە هەتا ئێرە لە بۆ سالب ئێکس کۆ تەواوکاری 0 لە بۆ 1 لە بۆ ئێکس باشە. یعنی هەردووچی بە جودا وەردەگرین. 0 لە بۆ 1 dx ئەوە سالب x dx ئەوەشیان dx باشە. یاڵە باشی کارێکن هەردوو تەواوکارەکەی دەدۆزینەوە و لە پاشانیش کۆیان دەکەینەوە باشە. ئەوە کۆیە بینەکەیان کۆی تەواوکاری وەگرە دەبتە سالب x توان 2 دابەش 2 باشە. سنوورەکەی دانێەوە سالب 1 لە 0 کۆ x توان 2 دابەش 2 سنوورەکەی دانێەوە سنوورەکەی لۆ دانێەوە 0 لە بۆ 1 باشە. ئەو سفڕی دانێمەوە دەکاتە 0 کەم
سالب یەکی دانێمەوە سالب یەک تواندوو دەبتە یەک لەگە ئەو سالبەی دەبتە سالب یەک لەسەر دوو ئەوە ئەنجامی ئێرەمان باشە کەم کۆعەفو یەکی دانێمەوە یەک تواندوو هەر یەک دەبتە یەک لەسەر دوو باشە سفریش دانێەوە هیچ ناکە کەم سفر هەر دەکاتە سفر باشە قوتابیان ئەگە تەمەشاکەین سالب جاران سالب دەبتە موجە وەنیە یەک لەسەر دوو دەمێنێتەوە ئێرەش یەک لەسەر دووە یەک لەسەر دوو کۆ یەک لەسەر دوو دەبتە چەند دەبتە یەک یعنی نیو لەگەڵ نیوی دەبتە یەک ئەوە ڕێگای دووەم لە بۆ ئەو پرسیارەی ڕێگای سێیەم با لێرانە بنووسم تەواوکاری سالب یەک لە بۆ یەک بە هایڕووتی x باشە dx ئەوە ڕێگای سێیەم باشە ناو بە هایڕووتەکە یەکسان دەکەی بە سفر بە سفر دەبتە سفر باشە باشە دانەیەکە لە ماوەکەی بەڵێ دانەیەکە لە ماوەی سالب یەک و یەک باشە ئێستا کەواتە ئەم یاسا دەیگرتەوە باشە بابا ئەو یاسا شیکار یەکەم ناو بە هایڕووت وەک خۆی دەنووسیەوە ئەوجە ناو بە هایڕووت وەک خۆی نووسیەوە هاینن باڕوتەکەی لۆ بکە ئەوجە ناو بە هایڕووت لە ناو کەوانەی باشە ئەگەرە ژمارەێک لە دەرێ بوو تەواوکاری خۆت وەردەگری دوو جاران داتاشراوی ناو بە هایڕووت بابەتجان دوو جاران داتاشراوی ناو بار دەبتە یەک دوو جاران یەک هەر یەک ئەوجە ئێستا دەی سنوورەکەی دادەنێەوە باشە سنوورەکەی دادەنێەوە سنوورەکەمان سالب یەک لە بۆ یەکە ئەوەش یەک جاران دوو هەر دەکاتە دوو با ئەوەی نەکەین ئەوە دووی دانی ئەوە دوو باشە جارێک یەکی دادنێن جارێک سالب یەکی دادنێن با یەکی دابنی دەبتە یەک ئەوەش یەک لەسەر دوو کەم سالب یەک ئەوەش یەک ئەوەش دوو یەک جاران یەک هەر یەک دەبتە یەک لەسەر دوو باشە کەم یەک جاران سالب یەک باشە لەگە ئەو سالبە دەبتە موجب یەک لە چەند دەمێنێتەوە یەک باشە یەک لەسەر دوو کۆ یەک لەسەر دوو دەبتە چەند دەبتە نیو کۆ نیو دەبتە یەک ئەوەشیان ڕێگای سێیەم هەر سێ ڕێگایەکەم لە بۆ باسکردن بە هیوای ئەوەی کە سوودتان لێوەگرتێن دێنە سەر کۆمەڵێک نمونەی کە باز دەکەین بابە لە تەواوکاری ئەگەر دەتوانن ڕسمەکی بگرێن دێنە سەر با نمونە چ کەشی کارکەین سالب بە ڕووتی x کەم یەک x کەم یەک کۆ دوو dx باشە نمونە چ کەشی کارکەین تەواوکاری کە ئەو نمونە زۆر دووبارە دەبەوە ساڵانە لە وزاری 2x کەم سێ dx باشە نمونە چ کەش تەواوکاری سفر هەتا سێ سفر هەتا دوو x کۆ سێ x کۆ سێ dx باش بابا بابین بابزانین ئێرە بەچ دەبتە سفر بە x یەکسانە بە یەک یەک دانەیەکە لە ماوەی سالب یەک هەتا سێ بەڵێ تەواو یەک دەکەوتە نێوان سالب یەک هەتا سێ کەواتە دەتوانێت ئەو یاسایی بەکاربیینی تەمەشایکە بابەتجان زۆر زۆر ئاسانە ئەو سالبەی بنووسەوە سالبەکەی دەری جارێک ناو بە هایڕووت وەکو خۆی بنووسەوە جارێک لە ناو کەوانەی
باشە دوو جاران داتاشراوی ناو بەهار و داتاشراوی ناو بەهار و دەبتە یەک جاران دوو هەر دەکاتە دوو کۆ تەواوکاریش دووش دەبتە دوو ئێکس ئەوجە دێن سنوورەکەی دادەنێینەوە سێ لە بۆ یەک سێ لە بۆ سالب یەک یعنی جارێک چەندی دادەنەی سێ دادەنەی جارێک سالب یەکی دادەنی تەمەشای بابە ئەو سالبەکەی بنووسەوە سێ ناقز یەک لە ناو نرخی ڕوودکەوانە سێ ناقز یەک دابەش دوو کۆ دوو جاران سێ ئەوە پارچەی یەکەم پارچەی یەکەممان دانە ببورن پارچەی یەکەممان دانە باشە بابە کەم ئەو جارە سالب یەکەکەی دادەنین سالب یەک ناقز یەک لە ناو بەهایڕوود کەوانە سالب یەک ناقز یەک لە ناو کەوانەی کۆ دوو جاران سالب یەک لەسەر دوو بەو شێوەی ئەگەر ئەنجامی ئێرە دەربینی سێ کەم یەک دوو سێ کەم یەک دوو دوو جاران دوو چار چار دابەش دوو دوو لەگە سالبەکەی دەبتە سالب دوو دوو جاران سێ شەش دەبتە کۆ شەش ئەوە پارچەی یەکەم کەم تەمەشای بابە سالب یەکەم یەک سالب دوو لە ناو نرخی ڕوو دەری بینە دەبتە دوو سالب یەکەم یەک سالب دوو سالب دوو جاران دوو یعنی ئێرە دەبتە دوو ئێرە دەبتە سالب دوو ئەنجامەکەیە دوو جاران سالب دوو سالب چار لەگە ئەو سالبەی دەبتە موجب چار دابەش دوو دەبتە دوو سالب جاران موجب سالب یەک جاران دوو هەردوو باشە ئەوە پارچەی ئەو لایە سالب دوو کۆ شەش دەبتە چار ئەوەش سفر دەکات کەواتە ئەنجامی نهایی تەواوکاری ئەو سنووردەرێ لە بۆ بەهایڕوود دەبتە چەند دەبتە چار ئەوە بەو شێوەیە بابەجان زۆر زۆر ئاسانە بابین هەمان پرسیار بەس بە ئەوەی ڕەشکەینەوە تەمەشای بابە بزانین ئێرە بە چەند دەبتە سفر ئەوە بە هەردوو ڕێگایەکەیشی کاری دەکەین ئەوە دوو ئێکس کەم سێ یەکسانە بە سفر دوو ئێکس بی بە ئەولای دەکسانە بە سێ دابەش دوو دابەش دوو ئێکس یەکسانە بە سێ لەسەر دوو سێ لەسەر دوو دەکات یەک و نیو دانەیەکە لە ماوەکەی لە ماوەی سفر و هەتا دوو وەیە دانەیەکە لەو ماوەیە یعنی ئەو سێ لەسەر دووە سێ لەسەر دوو دەکەوێتە نێوان سفر هەتا سێ باشە ئێستا ئەوی ناکەوێتە نێوانش بەکاری دێن تەمەشای کە بابە شی کاری دەکەین ئەگەر ئەو ژمارەکە ناو بەهارو دەکاتە سفر نەکەوێتە نێوان ماوەکەی یەک لای وەردەگری باشە ئێستا پێتان دەرێم بکو باشە ئێستا چ بکەین بابەجیان تەمەشایکە ئەوە یەکسانە جارێک لە ناو بەهارو دەنووسیەوە دوو ئێکس کەم سێ جارێک ناو بەهاروتەکەی لە ناو کەوانەی جارێک ناو بەهاروت جارێک لە ناو کەوانەی باشە دابەشی دوو جاران داتاشراوی ناو بەهاروتەکە دەکاتە چەند دوو ئەوە دوو بابزانین ئێستا چی لێدێ ناو بەهارود وەکو خۆی دەنووسیەوە جارێکی لە ناو کەوانەی دوو جاران دوو دەبتە چار ئێستا دەی سنوورەکەی دادەنەی زۆر زۆر ئاسانە سفر لە بۆ سێ باشە بابەجان جارێک بەهاروتەکەی وەک خۆی بنووسەوە جارێکی لە ناو کەوانەی باشە لە ژێرەی کەرتیش دوو جاران پێش ئێکسەکە باشە عادەتەن داتاشراوی ناو بەهاروتەکەی دەکاتە ژمارەکەی پێش ئێکس ئەوە دوو جاران دوو ئەوانە دی لۆ ژێرەکەی دوو بوو لە بەرەوەی پێش ئێکسەکەمان یەک بوو لۆیە دوو باشە ئەوە دەبتە چار یعنی ئەو بەهایە ئەو بەهایە باشە ئەو دووە ئەوەیە ئێستا بابێن جارێک سێی دانێنەوە جارێک سفری دانین بابەجان ئەگەر ئەو سێی دابنێەوە
ئەوە 2 جاران 3 کەم 3 ناو بەهای ڕوود چکەگە سالبی سالبەکەی لا دەبێت 2 جاران 3 کەم 3 لە ناو کەوانەی لەسەر 4 ئەوە پارچە چیان کەم ئەوجە با سفرەکەی دابنین 2 جاران 0 کەم 3 ئەوە لە ناو بەهای ڕوود ئەو جارەش 2 جاران 0 کەم 3 ئەوەش لە ناو بەهای ڕوود ئەوە ناو کەوانەی ببورن ئەوەش 4 ئەوە 4ەکە بزانە ئەنجامی ئێرە دەکاتە چەند 2 جاران 3 6 کەم 3 3 باشە 2 جاران 3 6 کەم 3 ئەوەش 3 دەکات ئەنجامی ئێرە 3 ئەوەش 3 دەکاتە چەند 9 لەسەر 4 کەم 2 جاران 0 سالب 3 دەبینێتەوە سالب 3 لە ناو نرخی ڕوودەری بینە دەبتە 3 باشە 2 جاران 0 هەر 0 سالب 3 دەمینێتەوە سالب 3 جاران 3 دەبتە سالب 9 سالب کەم ئەوەشان دەبتە سالب 9 لەسەر 4 باشە 9 لەسەر 4 ئەوە دەبتە 9 لەسەر 4 سالب جاران سالب دەبتە موجب کۆ 9 لەسەر 4 کۆ 9 لەسەر 4 بە حاسیبەی لێ بدە دەبتە 9 لەسەر 2 ئەوە وەڵامی نهائیە ئەوە وەڵامی کۆتاییە باشە بەو شێوەیە چی کار دەکەن قوتابیان تەمەشا ئێرەکەن ئێستا ئێرە بە چ دەبتە 0 تەمەشا ئەو نمونەیەکەن بە ئێکس دەرەی چ ئێکس کۆ 3 یەکسانە بە 0 ئێکس یەکسانە بە سالب 3 سالب 3 دانەیەکە لە نێوان 0 و 2 نەخێر سالب 3 ناکەوتە نێوان 0 و 2 کەواتە سالب 3 دانەیەک نییە لە نێوان 0 و 2 ناکەوێتە نێوان 0 و 2 باشە کەواتە یەک پارچەی وەردەگرین بەڵام چ پارچەشی وەرگین ژمارەك لە 0 هەتا 2 وەرگرە ژمارەکی وەرگرە مەسەلەن یەک ئەوە یەکمان وەرگرت یەک کۆ 3 موجەبە یان سالب بە موجەبە کەواتە ئەو بەهاڕوتەی بەچی دەکەیەوە بە موجەبی باشە بەهاڕوتەکەی بە موجەبی دەکەیەوە یان ئەوە تا دەتوانی هێڵی ژمارەکانیشی لە بۆ بچێشی تەمەشای بابەجان ئەوها بکە ماوەکەمان ئێرە 0 باشە بەس ئیشمان بە سالب 3 چکە ناو بەهاڕوت بەس ئێرە سالب 3 دێ ئێرە 0 دێ ئێرەمان 2 باشە ئەگەر ئەو بەهاڕوتەش بکەینە پەلدار تەمەشایکە ئێفی ئێکس یەکسانە بە سەر بە موجەب بیکەوە ئێکس کۆ 3 ئێکس گەورەتر و یەکسانە بە 3 بە سالب 3 باشە چکە ناو بەهاڕوت بە سالب 3 دەبتە 0 ئێکس بچووکتر لە سالب 3 ئەلێرانە بە سالبی بیکەوە کە هەمووی بە سالب بکەوە سالبەکەی لە ژوورێ بدە دەبتە سالب ئێکس کەم 3 باشە بابە بە سالبی بیکەینەوە دەبتە سالب ئێکس کۆ 3 سالبەکەی لە ژوورێ بدە دەبتە سالب ئێکس کەم 3 لۆیە بەو شێوێ ئێستا ئەگەر تەمەشایکەین بابەجان ئێکس گەورەتر لە 3 و ئێکس بچووکتر ئێکس گەورەتر لە سالب 3 و ئێکس بچووکتر لە سالب 3 باشە 0 هەتا 2 0 هەتا 2 ئێکس گەورەتر لە سالب 3 یعنی ئەو ماوەی ئێرانە هەمووی ئێکس گەورەترە لە سالب 3 بچووکتر لە سالب 3 مان نییە ڕوبەرەکەمان ناوێت ئەوەندەمان دەوێت ئێستا ئەمە ڕوبەری چمان دەوێت بابەجان تەواوکاری سنووردەری 0 هەتا 2 مان دەوێت ئەنی ئەو ماوەمان دەوێت لێ تەنها ئەو پارچە موجەبەکەی وەردەگرین باشە بابە 0 هەتا 2 ئەو پارچە موجەبەی وەردەگرین چونکە ئێکس گەورەتر لە سالب 3 کەواتە ئەو پارچەی ئەولایە دەگرتەوە باشە ئەمە لەبەر چ ڕوبەری سالب 3 هەتا 0 بدۆزینەوە وایە سالب 3 هەتا 0 مان هەر نییە بەس 0 هەتا 2 مان هەیە ئێرانە ئێستا بابین وەکو نمونەی ئاسایی 0 هەتا 2 ئێکس کۆ 3 دی ئێکس خلاص و براوە دەبتە چەند ئێکس تواندوو دابەشدوو کۆ 3 ئێکس سنوورەکەی دادەنێەوە
صفر هەتا دوو باشە دووی دانێوە دوو توان دوو چار دا بەش دوو دەبتە دوو کۆ دوو جاران سێ شەش دوو کۆ شەش دەبتە هەشت سفرەکەی دابنێەوە سفر دەکات کەواتە وەڵامی نیهایی دەکاتە چەند دەکاتە هەشت دووبارە دەکەینەوە بابەتگیان ئەو ژمارەیە کە ئێرە یەکسان دەکات بە سفر سالب سێیە سالب سێ دەکەوێتە ماوەکەی نەخێر ژمارەی لە ماوەکەی وەرگرە و لێرەی دابنێەوە موجب دەرچوو بە هاروتەکەی بە موجب دەکەوە سالب دەرچوو بە هاروتەکەی بە سالب دەکەوە تەواوە باشە بابە ئێستا ئەگە جوان تەمەشاکەین ئێستا بابێن نمونە چکەشی کارکەین تەواوکاری سفر لە بۆ دوو x کەم سێ ئەو جارە x کەم سێ dx ئێرە بەچ دەبتە سفر بە x یەکسانە بە سێ سێ دەکەوێتە ماوەکەی نەخێر دانەیەک نییە لە ماوەکەی ژمارەشی لە ماوەکەی وەرگرە مەسەلەن یەکی وەرگرە یەکی لێرە دانێ یەکەم دوو ناو نرخەروتەکە دەکاتە سالب مادام دەکاتە سالب لەسەرمان پێویستە ئەو بەهاروتەی بە چ وەرگرین یەکەم دوو سالب دوو دەکە ناو نرخەروت بووە سالب کەواتە ئەو بەهاروتەی بە سالب دەکەیەوە یعنی بەس تەنها ئیشمان بەپە لە سالبەکەیتی باشە بابا ئەگەر بیکەینە ئەوگە بیکەینە پەلداریش دەبتە x کەم سێ سالب x کۆ سێ ئەوە x گەورەتر یەکسانە بە سێ x بچووکتر لە سێ باشە بابا x بچووکتر لە سێ تەڵە بینە بابە x بچووکتر لە سێ سفر هەتا دوو هەردووک ماوە بچووکترن لە سێ وایە کەواتە ئەو پەلەمان ئیش پێیە تەنها ئەو پارچەمان ئیش پێیە چکە ئەو پارچەیان بچووکترە لە سێ باشە بابە سالبەکەی لە ژۆرێ بدا دەبتە سفر هەتا دوو سالب x کۆ سێ dx یەکلۆ توانەکەی زیادکە سالب x توان دوو دا بەش دوو کۆ سێ x ئێستا سنوورەکەی دادەنێەوە جارێک سفری دادەنێت جارێک دووی دادەنێت دووەکەی دابنینەوە دەبتە سالب دوو توان دوو دا بەش دوو کۆ سێ جاران دوو باشە کەم سالب ئەوە سفر توان دوو دا بەش دوو کۆ سێ جاران سفر باشە ئەگە سفرەکە پێویست ناکە سفرەکە هەمووی دەکاتە سفر وەیە ئەوەمان ناوێ هەمووی دەکاتە سفر باشە دوو توان دوو چار لەگە ئەو سالبی سالب چار دا بەش دوو دەبتە سالب دوو دوو جاران سێ شەش کۆ شەش سالب دوو کۆ شەش دەبتە چار وەڵامەکە دەبتە چار ئەوە هەموو شێوەکانی بەهاڕوتم لە بۆ باسکردن باشە بابە دەتوانین ئەوەشیان بە ڕێگای بیکەینە پەلدار ئەو جەشی کاریکەین بە ئەوە قوتابیان ئێستا تۆزێکتان لە بۆ ڕوون دەکەمەوە بزانە بە ڕێگای تەمەشای بابەجان تەمەشا ئەو پرسیارێک ئەگەر بیکەینە پەلدار ئێرە بەچ دەبتە سفر دەرێت دوو x کەم سێ یەکسانە بە سفر دوو x یەکسانە بە سێ دا بەش دوو دا بەش دوو x یەکسانە بە سێ لە سێ دوو ئەوە پەلەکەیە تەمەشایکە f x یەکسانە بە جارێک بە موجب بیکەوە باشە ئەلێرە دەنووسی چێ دەنووسی ئەو بەهایی کە ناو بەهاڕوت یەکسان دەکا بە سفر یەکسانە بە سێ لە سەر دوو ئەوە گەورەتر لە سێ لە سەر دوو وە جارێکیش لە پەلی خوارە دەنووسی بچووکتر لە سێ لە سەر دوو لە پۆلی 11 هەیە
ئەو بەهاروتەی بەچی دەکەی بە سالب یعنی نیشانە هەردووشیان بگۆڕە دەبتە سالب 2x کۆسێ باشە ئەگەر هێڵی ژمارەکانی لە بۆ بچێشین تەماشایکە بابە بچووکەکەمان سفرە لە پاشان سێ لەسەر دوو دێ ئەو کە ناو بەهارو دەکاتە سفر لە پاشان سێ دێ باشە بچووکتر لە سێ لەسەر دوو کامە پارچە دەگرتەوە ئەو پارچە ئەو لە تەماشایکە بابە ئەوە نارێ بچووکتر لە سێ لەسەر دوو ینی ئێرە سالب 2x کۆسێ ئەوە بچووکترە لە سێ لەسەر دوو وە گەورەتر لە سێ لەسەر دووش 2x کەم سێە وایە زۆر ئاسانە یعنی بەهارۆتەکەم کل لە نەخشەی پەلدار ناو بەهارۆت یەکسان دەکەی بە سفر لۆ پەلەکانە باشە سەرێ بە موجە وەردەگری خوارش بە سالب وەردەگری بەهارۆتەکەی بە سالب دەکەیەوە کە بە سالب بیکەیەوە ئێرە ئەو های لێ دێتە سالب 2x کەم سێ سالبەکەی لە ژۆرێ بدە باشە بەو شێوەی دەدەچی تەماشایکە بابە بەو شێوەی ئەوجێ ئێستا دێ چی دەکەی تەواوکاری سفر هەت لە بۆ سێ لەسەر دوو سالب 2x کۆسێ سالب 2x کۆسێ dx کۆ تەواوکاری سێ لەسەر دوو لە بۆ سێ 2x کەم سێ dx باشە هەردووشیان شیکار دەکەی یەکەم زە تەواوکاریەکەی وەردەگری تەواوکاریش ئاساییە باشە ژمارەکەی سەری دادەنی لە پاشان سفرەکەی دادەنی هەمە ئەو تەواوکاریەش ئەنجامی ئەو بڕی ئێرە ئەنجامی ئەو بڕە دەکاتە 9/4 ناقص ئەنجامی ئەو بڕەش دەبتە سالب 9/4 باشە هەردووچیان کۆ دەکەیەوە ئەنجامەکەی دەبتە 9/2 دەمادی هەمومان شیکار کرد باشە بابە ئەوە تەواوکاریەکانی وەردەگری و لە پاشان ئەنجامی ئێرە لەگە ئەنجامی ئێرە کۆ دەکەیەوە باش هەمومان شیکار کردە مادی هەمووی شیکار کرایە بابە بابین ئەوەشمان تەواو کرد بە هایڕوود قوتابیان دێنە سەر بابەتە چکە دۆزینەوەی بەهای ناوەند دۆزینەوەی بەهای ناوەند بابەتە چکەمان هەیە بابەتە چی گرینگە ئەویش دۆزینەوەی بەهای ناوەند تەماشاکە دوو پرسیاری جوان شیکارکەین ماشەڵڵا خۆتم قەت پێ ڕازدار نەچوو نمونەی سێ لە کتابەکەی باشە بەهای ناوەند بۆ نەخشەی پێش ئەوی بێنە سەر نمونەکان یاسای دۆزینەوەی بەهای ناوەند چییە بابەتجان ئەی لە بۆ بیمان هەیە f(x) dx یعنی ئەتوو یەکەم جار تەواوکاری سنووردەرەکەی دەدۆزیەوە باشە لە پاشان جارانی یەک لەسەر بیکەم ئەی چییە باشە ژمارە گەورەکە ژمارە گەورە ئەو ئەیە ژمارە بچووکە بچووک باشە یعنی ئەوە گەورە ئەوەیان بچووکەکەیە ئێستا با نمونەیەکی ئەڵکەین دەرێ بەهای ناوەند بۆ نەخشەی پرسیار دەرێ بەهای ناوەند بۆ نەخشەی باشە f(x) یەکسانە 3x توان دوو کەم 2x f(x) یەکسانە 3x توان دوو کەم 2x لە ماوەی یەکە تا چار لە ماوەی یەک و چار تەماشایکە برای من با بێن شیکاریکەین
شیکار تەماشاکە درین تەواوکاری بچووک لە بۆ گەورە یەک لە بۆ چاری ئەو نەخشەیەی 3x توان2 کەم 2x dx ئەوە تەواوکاری سنووردەرە سنوورەکەشمان یەک لە بۆ چارە بەس ئەمە چمان دەوێت بەهای ناوەندمان دەوێت کەواتە لە پێشیشی جارانی یەک لەسەر b کەم ئەی ئەوە دەبتە b گەورەکە ئەو بچووکەش دەبتە ئەی باشە ئەوە ئەیە یە بەجێرەی یاسایەک یەک لەسەر 4 کەم 1 باشە بابێن تەواوکارەکەی وەرگری دەبتە چەند دەبتە 3x توان 3 دابەش 3 کەم 2x توان 2 دابەش 2 سنووری دانیوە لە دەرێش یەک جاران 4 کەم 1 دەبتە 3 مان هەیە باشە سنوورەکەشمان یەک لە بۆ چارە ئەگەر ئەو چارەی دابنێمەوە بەس بازارە کورتکردنەوەی بکەین ئەوە یەک لەسەر سەیەکە لە پێشی ئەوە دەبتە x توان 3 کەم x توان 2 یەک هەتا 4 بازارە چارەکەی دابنێینەوە 4 توان 3 کەم 4 توان 2 ناقسی 1 توان 3 کەم 1 توان 2 باشە هەموو یەگە لێ بدەین دەبتە چەند هەموو ئەنجامەکە ئەوە بە حاسبێ ئەوش بە حاسبێ دەبتە 48 باشە بابا 48 ئەنجامی ئێرە دەربینەوە ئەنجامی ئێرەش دەربینە دەبتە 48 لە کۆتایی ئەو 48 جارانی چەندی دەکەین یەک لەسەر b کەم ئەی کەواتە یەک لەسەر 3 باشە یەکسانە بە چەند دەبتە 48 لەسەر 3 یەکسانە بە 16 ئەوە وەڵامەکەیت دێنە سەر خاڵی چاودێری 3 خاڵی چاودێری 3 بەهای ناوەند بۆ نەخشەی بەهای ناوەند بۆ نەخشەی بەهای ناوەند بۆ نەخشەی fx2x کۆیەک fx یەکسانە بە 2x کۆیەک لە ماوەی چییە؟ یەک هەتا 4 کەواتە مادام بەهای ناوەندە لە ئیمتحانی وزاری بابەتی تەواوکاریە تەواوکاری سنووردەرە ئەوە یەک لە بۆ 4 جارانی یەک لەسەر b کەم ئەی گوتمان b ژمارە گەورەکەی ئەی ژمارە بچووکەکەی یەک لەسەر 4 کەم 1 باشە 2x کۆیەک dx وەرە با تەواوکارەکەی وەرگرین دەبتە چەند دەبتە 2x توان 2 دابەش 2 دەبتە 2x توان 2 ئەوە دابەش 2 کۆ x ئەوە پێکەوە دەڕۆن x توان 2 کۆ x باشە سنوورەکەی دانێنەوە یەک هەتا 4 لێرەش جارانی یەک لەسەر 3کەی باشە ئەگەر چارەکەی دابنێمەوە دەبتە 4 توان 2 کۆ 4 ئەوە چارەکەم داناوە کەم 1 توان 2 کۆ 1 ئەوەش یەکەکەم دانا 4 توان 2 16 کۆ 4 دەبتە 20 باشە 1 توان 2 کۆ 1 دەبتە ئەوە کەمەکە دەبتە 2 باشە زارانی یەک لەسەر 3یەکەی دەکەی بزانین چی بەسەدی 20 کەم 2 18 جارانی یەک لەسەر 3 بە تەفاسیلەکەی بدەین 20 کەم 2 دەبتە 18 ئەوەش جارانی یەک لەسەر 3 دەبتە 18 لەسەر 3 یوساوی دەکاتە چەند 6 ئەوە دوو نمونە لە نمونەکانی بەهای ناوەند باشە بابە باش بابێنە سەر بابەتی دواتر
تەماشای قوتابیان ڕاهێنانی وانەی دووەم لە 570 لە ڕاهێنانی 1 تا 6 تاواکاری سنوودە بۆ ڕووبەری ناوچەی سێبەرکرا بنووسە. باشە بابە FX-مان هەیە ئەوە ئاسانە شتێکی وای تێدا نییە تەماشایکە لە FX-ەکەمان هەیە وایە تەواوکاریەکەمان چەندە مەسەلەن وا دیارە ڕووبەری ناوچەکە لە 0 لە بۆ 5 لە 0 لە بۆ 5 دەرێت تەواوکاری 0 لە بۆ 5 3x تەواوکاری 0 لە بۆ 5 3dx ئەوە بەو شێوەیە. ئەگەر هاتەوە بە وێنەی ڕووکردنەوەش بە هەڵبژاردن هاتەوە لە ئیمتیحانی وا دەزانی ماوەکە لە نێوان وا دەزانی 0 تا 5 ئەوە 0 تا 5 و FX-ەکەشمان سەیە دەبینی ئەو وێنە ڕاستەهێڵەکە بەسە سێدا دەڕوە دەتوانی وەکو پاسەدان بەکاری بینی. تەماشایکە ئەوەشیان نەخشەی هێڵیە پێش ئێکسەکە سالب 2 واتە نەخشەکە بەخۆی ئەو هایە بەو شێوەیە. بەس لێرانە دەرێت لە 0 تا 4 ڕووبەری ناوچەی سنوودراون بۆ بدۆزەوە یعنی مەبەستی ئەوەندەیە دەتوانی بە چەند شێوە بگەی وەڵامی ڕاست. لێ تەواوکاریەکەمان 0 لە بۆ 2 ئەوە 0 لە بۆ 2 نەخشەکەشی دایە بەخۆی لێرە 4 کەم 2x 4 کەم 2x باشە. بەڵام ئەگەر لە ئیمتیحانی هاتەوە مەسەلەن ئەوەی دایە گوتی وێنەی ڕووکردنەوەی ئەو بڕە دیاری بکە باشە کو دەزانی ڕاستە دەتوانی ئەگەر 0 هەتا 2 ئەوە دیارە سنوورەکەیتی 0 هەتا 2 0 لە بۆ 2 دەشتوانی لە ئیمتیحانی خاڵی وەگری مەسەلەن 0 وەرگرە ئەوە 0 دانێەوە بزانە ئەلێرە وایەکە چەندە 4 0 وەگرین 4 دەردەچی و بە هەمان شێوە دەتوانین ئەلێرەش خاڵەکی وەرگین ئەگەر 2 وەرگین 2 لێرەدانە 2002 4 کەم 4 دەبتە 0 وایەکەمان 0 گرنگ ئەوەیە بیناسیەوە و دەتوانین خاڵەچکەش وەگرین مەسەلەن ئەگەر یەکی وەگرین لێرە بە وێنەکەی دەکەی بەس بزانین ئەو وێنەیە ئایا هی ئەو بڕێیە ئایا ئەو وێنەی ئەو تەواوکاریە سنوور دەرەیە بیناسینەوە یەکی وەگرە 1 2 4 کەم 2 دەبتە 2 کەواتە پاسەدانی وێنەکەی دەکا و سنوورەکەش دیارە و هیچ کێشەی نییە. ئەوەش وێنەی سێمە وێنەی بەهای ڕوتە دیارە چاریەکە بەسەر کەتیە ئەوە چارە ڕووبەرەکەشی لە نێوان سالب 4 لە بۆ 4 ئەوە سالب 4 لە بۆ 4 و دەتوانین خاڵەکیش وەگری مەسەلەن ئەگەر 2 وەگرین ئەگەر وێنەکە هاتەوە لەگەر تەواوکاری سنوودەرەکەی دەتوانین 2 وەرگین ئەگەر دووەکەی لێرە دادەینەوە دەبتە سالب 2 کۆ 4 دەبتە 2 ئێگە 2 وەگرین لێرەش وایەکەمان 2 کەواتە ئەو تەواوکاری سنوودەرە لەگەر ئەو وێنەی لە بۆ یەکتر گونجاون. باشە بابە لە ڕاهێنانی هەفتادا ئیشەڵە لە بۆ ڤیدۆی داهاتوو دەرسی داهاتە لە بۆتان باز دەکەین بە هیوای ئەوەی کە سوودتان لێ وەرگرتبی.